بێگومان زۆرن ئەو کەسانەی کە بە هەرە و توانا و لێ هاتوویان هەیە بە تایبەتی لە بواری هونەرە و بە تایبەتیش لە گەنجانە بەڵام پێویستیان بە دەستگیرۆی و پاڵپشتی هەیە. لە ئێستادا یەکێک لە خانمە گەنجەکان کە بۆ تا خاوەن یەکەم پێشانگای شێوەکاری تایبەت بەخۆی ئەوێش خاتوو سۆما ساڵحە کە لە ئێستادا پێشانگایەکی شێوەکاری هەمەڕەنگ و هەمە چەشنی کردوێتەوە. قسە و باسی زیاتر دەربارەی هونەری شێوەکاری لەگەڵ ئەم خانماکەم. بەخێر هاتی بەخێربی سەرچاو. زۆر زۆر سپاس. لە ساڵی چەنەوە دەستت کردو بە وێنە کێشانیان بە هونەری شێوەکاری و ئەم حەز و خولیایە لە کەی وەزانیت کە هەتا؟ من وەکو شێوازێکی ئاکادەمی لە ساڵی 2015 دەستم کرد بە ڕسم دروستکردن و تۆنەکانم لای یەکەوەدا ئەنا بۆ ئەوی بزانم ئایا ئەتوانم وێنە بکێشم یاننا. هەر بەردەوام بووم لە سەری تاکو 2020 کە ئیتر بە بۆنی کۆرۆنا هەمومان لە ماڵەوە بووینەوەوانە بە شێوازێکی زۆر باش توانیم خۆم فێر بکەم و لە ئێستاش بە شێوازێکی زۆر جوان ئەتوانم وێنەکانم پێشکەش بکەم. زۆر باشە. زۆربەی کەس کە ئەم پرسیاریان لێ ئەکی ئەڵێ من هەر لە مناڵیەوە حەزم لە وێنە کێشان بووە، حەزم لە ڕەنگ تێکەڵکردن بۆ تۆ ئەڵێ لە 2015 ئیتر ڕەنگەکانم خستۆتە تەنیشتی یەکتری و ئەوانە. بەڵام چۆن بڕیارەتدا کە ئیتر تەواو دەست پێ ئەەکەی، ینی تۆ قۆناغی با بڵێن دەست پێکردن و قۆناغی با بڵێن نمایشکردن و خۆ ئامادەکردن هەمووی هەستەکەم زۆر نزیکە لە یەکەوە. من تاکو ساڵی 2015 چونکە خەریکی خوێندن بووم و لە 2015 تەخەڕوجم کرد بە بۆنی ئەوە نەمەتوانی کات بۆ وێنە کێشاندا بنێم. بۆی لە 2015 دەستم کرد بە وێنە کێشان و توانیم خۆم ئامادە بکەم. و لە ساڵی 2023 کە ئەم ساڵەکە بڕیارمە پێشانگا بکەمەوە، ئەگەر نازووتر نەمەتوانی چونکە خەریکی خوێندن و هەنشتی ژیانی خۆم بووم لەبەرەوە نەمەتوانی. ڕاستە. تۆ خۆت وابزانم دەرچووی بەشی علوم کیمیایی، ئەمە هەر زۆر دوورە لە هونەری شێوەکاریەوە. خۆی هەمومان نەزانین کە باس لە هونەر ئەکرێت ئایلەکانمان تۆزە ڕێگریان هەیە. بۆیە من ئەمە حەزی خۆمە و خوێندنی بەشی علوم کیمیاکەم حەزی ئایلەکەمە. ئەو شەهادەیەکە بۆ ئەوان ئەمەشیان حەزێکە بۆ خۆم. باشە. یەکە سەر بە تابلۆی شێوەکاری دەستی پێکردیان بە سیرامیک و نەحت و لە سەرەتایەوە وەکو ڕسمی مناڵانە، چونکە هەمومان کەمانەیە دەست پێ بکەین ئەبێت لە ڕسمێکی مناڵانە و لە ڕەنگی مناڵانەوە دەست پێ بکەین. لە سەرەتاوە لە هێڵ و تۆنەکانەوە دەستم پێکرد شێوەکان دروست کرد بەرە تا گەیشتم بەوەی کە بتوانم لە سیرامیکا ئیشکەم، لە کاشیە، لەسەر ئاوێنە، لەسەر شوشە، بە هەموو بوارێکە بتوانم ئیش بکەم. ئەو بیرۆکانە خۆت چۆن بۆ دیێت؟ چۆن زۆربەی بیرۆکانە ئەبێت لە ئینستاگرام و هەمومان ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکانمان هەیە سیر ئەەکەین کە سیر مەکرد ئەم بینی هەموو ئافرەتێک خەریکن بۆ خۆیان بە شێوازێک لە شێوازەکان سەرکەوتون لە ژیانە. منیش وتم بۆ ناتوانم لە بەشێکی هونەریە سەرکەوتوو بم، بۆیە منیش هەر لەوانە سیرما کردو بۆ خۆم فێرا بوو. ئەمە تا چەندێک ئەتوانی وەکو سەرچاوی داهاتێکیش بۆ داهاتی و خۆت سەیری بکە یان بەم شێوازە بیرێک کردوتەوە؟ ئەگەر بیری لێ بکەیتەوە، ئەگەر تۆڕە کۆمەڵایەتیەکان دانین پیجێک دانین بۆ فرۆشتن بۆنە زۆر باشە، چونکە من کە پێشانگایەکەم کردەوە بینیم خەڵک حەزی لە هونەرە بەڵام ترسێکیان هەیە لە هونەرە. لەبەر ئەو ترسەشەکە خەڵک زۆر نزیک نابێتەوە لە بەشی هونەری، بەڵام نا خەڵکێکی زۆر هەیە کە حەزیان لێ و لەبەر ئەوانش تۆ ئەتوانی بۆنە داهاتێکی باشی هەیە. لەم پێشانگایە تا چەند تابلۆی تیا بوو، چەند کاری سیرامیکی تیا بوو؟ چەند لە پێشانگاکەمان نزیکی 43 تابلۆم حاضر بوو کە ئیشی سرامیک نزیکی دەدانە بوو، یەک ئیشی کاشیم کرد بوو، 2 ئیشی ئاوێنەی تیا بوو و باقیەکەی زەیتی و ئاکریلیک بوو ئیشم کرد. لەسەر هیچ قوتابخانەیەکی با بڵێن هونەری شێوەکاری ئیشەکەی یان زیاتر ئەو ئیشانەی کە با بڵێن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاتر ئەیبینی؟ زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، چونکە من هیچ خوێندنێکم نەکردەوە بۆ هونەر، تەنها لەوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە سێرم کردو فێر بووم. باشە. لە پێشانگاکە چێ ئامادە بوو؟ هونەرمەندان ڕەیان چی بوو لەسەر پێشانگاکە و خەڵکی ئاساییش چۆن؟ خەڵکێکی ئاسایی زۆر هاتبوون و لەگەڵ ئەوەشا لە ڕۆشنبیریەوە لە وەزارەتی ڕۆشنبیری لاوان و هەروەها بە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری بەڕێز موحسین ئەدیب لەوێ بوو، زۆربەی تریشیان کە لەوێ بوون. هەمووی ئیشەکانیان پێیان وتم کە جێی شانازیە بۆ ئێمە، چونکە من لە ماوەیەکی زۆر کەماتوانیم ئامادەیان بکەم و لەگەڵ ئەوەشا جێی سەرسوڕمان بوو بۆ هەمویان کە من بتوانم لە کاتێکی واکەمە بە تەنیا ئەو کارە بکەم.
خۆی ڕەنگە زۆرێک لە ئێمە خولیایەکمان هەبێ بە تایبەتی لە هونەری وێنە کێشانە زۆرمان خۆمان تاقیەکەینەوە زۆر جار وێنە کێشین تابلۆم ڕەنگە هەمان بێ چەنەها تابلۆشی هەبێت لە ماڵەوە بەڵام پێویستی بە پاڵپشتیەکە یان کەسێک دەستگیرۆیی بکە یان کەسێک هەر هیچ نەبێ پاڵی پێوەنێ بۆ ئەوەی کە پێشانگایەکی شێوەکاری بکاتەوە یان هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نمایشیان بکات تۆ خۆت ینی ئەو بیرۆکەیەتە بوو ئەو باوەڕ بە خۆبوونەتە بوو یان با بڵێن خێزانەکەت یان هاوڕێک لە ڕاستیەکەی من وەکو هەموو ئافرەتێک ترسێکم لەوە هەبوو کە دەرکەوتن نە وڵاتی ئێمە تۆزە ترسی لەگەڵەیە بەڵام من دایکم پاڵپشتم بۆ لە هەموو ئیشەکانمان پێوتم مەترسە بۆ شتێکی باش دەرئەکەوی ئەوە جێ شانازیە کە بۆ شتێکی باش دەرکەوی لەسەر شاشەکان بە بۆنەی دایک مۆتوانایم هەبوو کە باشە یەکەم کاری خۆت وەکو ڤیدیۆ چۆن بڵاوە کردەوە و بۆ نمونە کەسانێکی زۆر کارەکەی تۆ ئەبینن یان دەستخۆشیت لێکەن ئەمە باوەڕ بە خۆبوونێکی زۆر طبعا لای تۆ دروستە بەتەکید یەکەم ئیشی کە کردم لە تیکتۆکا بڵاوم کردەوە ڤیدیۆیەکی خۆم بوو کە بۆ ماوەی 57 چرکە بۆ شتێکی سانیە بوو دەرکەوتم لەوەیە ڕسمێکم دروست ئەکرد بە ئیشی زەیتی نەخێت پشتم لە کامێرە بوو ئەمە یەکەم جارمەکە من دەرئەکەم پشتم لە کامێرە بوو شەو خەوتم بە شێوازەوتم ئەگەر بوو بەیانی 700,000 کەس سەیری کردبوو کۆمنتی زۆ جوانم بۆ هاتبوو ئیتر لەبەرەوە ئەو ترسەم نەما لەو کاتۆ ئیتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیجت دانا و بەڵێ ئیتر بە بەردەوامی دایم ڤیدیۆ بڵاوەکەمەوە بینەرێکی باشم هەیە لە تیکتۆکە ئیتر بەرەبەرە دەستم کرد بە ئینستاگرام و سناپچات بەڵەوانەشە بەردەوام زۆر باشە ئەمە چ تەئسیرێکی هەیە بۆ نمونە لە سوۆشیال میدیا ئەگەر تۆ پەیجێکت هەبێ و بتوانی کارەکانی خۆتیتیان نمایش بکەی و دیتێڵی کارەکان جگەلەوەش دانانی نرخ لەسەر کارەکان چکە هەستەکەم تۆ زیاتر ئەو بیرۆکەیەت هەیە کە خانمان لە ڕێگەی کاری هونەری و بە تایبەتی هونەری شێوەکاری وەکو سەرچاوی داهاتێکیش بەکاربێنن بەتەکید ئێمە هەمومان لە ژیانەکە هەوڵێن بۆ داهاتە داهات یعنی شتێکە کە ئەبێ بیری لێ بکەینەوە لەبەر ئەوەش من کە سوۆشیال میدیا بەکارێنی سوۆشیال میدیا خاصەتەن تیکتۆک زوو بڵاو ئەبێتەوە لە ناو خەڵکە بە شێوازێکی زۆر زوو ئەتوانی شتەکانی کە ئەتێ ئەو مەفهومەی کە ئەتێ ئەتوانی بەو کەسانە بگەێنی لەبەر ئەوە من کە ڤیدیۆکانم داناوە بە هەموو شێوەیەک لەو شتانەیە سەرکەوتوتر بۆ تیکتۆک باش خۆت بۆ نمونە وەکو خانمێک ڕەنگە بەشێکی زۆر لە کارەکانە بۆ ئەو بێت جارێ نمایشی توانەکانی خۆت بکەی یان بۆ ئەو بێ زیاتر بڵاو ببێتەوە و دانانی نرخ وەکو سەرچاوی داهاتێکیش بۆ خۆت بەڵام ئەی خۆت وەکو خانمێک یان وەکو ژنێک لە چ بەشێکی هونەری شێوەکاریە زیاتر حەزەکەی گزارش بکەی من هەموو بەشەکانی کە تایبەتن بە خۆت من ڕاستێکی بێ هەموو بەشەکانی شێوەکاریم حەز لەیە خولەیەکی زۆرە بۆ من کە بتوانم ئیشی تیا بکەم بەس لە هەمووی گرنگتر بۆ من ئیشی سێرامیکە لە هونەری سیرامیکا بڵین زۆر باشە پێما بێ خولێکی شت هەیە بۆ مناڵان یان نه جیاوازی تەمەنمان نییە بۆ مناڵان و بۆ گەورە و بۆ هەموو کەسێکە بەبێ بەرامبەر لە ناوەندی ڕۆشنبیرین بڵێ دەستەکانت خۆش بێ سۆماخان بە هیوای کاری باشتر زۆر سپاس زۆر سپاس